سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان هیوادارم هەر باش و سەرکەوتوو بن. من پێشەوەی کە بێمە ئەو کۆرسەوە بە بۆنێ ئەوەی لای کەسێکی نزیکم ئیشم دەکرد، خاوەنکار کەسێکی قسە ناخۆش و ڕوشکێم بوو. زۆر جاران قسەی پێ دەگوتین و ئێمەی دەشکاندەوە لە پێش چاوی خەڵکی و لە پێش چاوی مشتەریەکان. لە دوای ئەوە هەر کاتێک بیرم دەهاتەوە خەفەت پێ دەخوارد و دڵم تون دەبوو ئەو قسانە. بەڵام کاتێک ئەو کۆرسم بەرگرت بۆی هەندێک تەکنیک و ڕاهێنانەوە، ئێستا کە بیرم دێتەوە نەخەفەتی لێ ناخۆم، بەڵکو هەندێک جار پێکەنیش دەمگری و هیچی تر خەفەت ناخۆم، زۆر باش بوو. هەروەها چەندین شتی تر هەیە دەتوانیت تاقی بکەیت خۆت بەرەو پێش بێ، وەکو لە ڕووی فێربوونەوە کە زۆر بەرەو پێش چووم. من پێشتر ئەو قەناعەتم هەبوو کە فێر نابم، بۆ نمونە ئینگلیزی، بەڵام ئێستا دەورەیەکی زۆرەوە دەستم پێ کردیە و بەهۆی هەندێک ڕاهێنان و تەکنیکی زۆرەوە بەرەو پێش چووم. هەروەها هەندێک گرفتی تر وەکو لاوازی لە بڕیاردان، شەرمکردن، من لەوەشەوە زۆر بەرەو پێش چووم، زۆر باشترم لە ڕابردوو. هەندێک شتر هەیە کە بە ئاسانی دەتوانین بەسەریدا زاڵبی، وەکو ترس، فۆبیا، ئاڵوودەبوون بە شتی خراپ. ئەمانەشم تاقیکردەوە لە 180 فەرقم کردیە بە ڕاهێنان و تەکنیکان. هەروەها دەتوانی کەسێک هەیە کە گوناحی دەکاتن، دەتوانی ئەوەش هەر چارەسەر بکەیت بە ڕاهێنان و تەکنیکەوە. من ڕیکلام بۆ ئەو کۆرسە ناکەم، لەبەرەوەی بەخۆم تاقیم کردەوە، هەر شتێک کە تاقیم کردیتەوە و 100% قەناعاتم هەبی ئەوجا قسەی لێ دەکەم. ئەوە ڕیکلام نییە، بەڵام ئەوە ئەو قسانە مەسوولم لەسەری لە قیامەت و لە دنیاش کە ئەو قسانە بەڕاستی دەکەم، نەکەوە بنێ وەڵاهی ڕیکلام دەکاتن. و هەروە شتێک هەیە دەبێت ئاماژەی پێ بکەم، یەک لە نائی خواردنەکان کە عەزم لێ نەبوو، ئێستا زۆر احتیاطی دەیخۆم، احتیاطیە لەکنە من خواردنەکەی، و دڵنیان بەشداری بکەن قازانج دەکەن و ئەو کەسانی کە لە سایقی، لە بەرزایی، لە هەر شتێک کە بۆتە گرفت لە پێشیان دەتوانن بۆی ئەو تەکنیک و ڕاهێنانەوە و هەروە دووبارەکردنەوەی و ترسن نامێنێ بە مەرجێک بە جوانی بە تەرکیزەوە ڕاهێنان و تەکنیکان ئەنجام بدەن. مامۆستا هەر شتێکی وت خەیاڵت نەڕوا، زۆر بە جوانی ئاگات لێبی و بە تەرکیزێکی باشەوە ڕاهێنان و تەکنیکان ئەنجام بدەن و ئینشاڵڵا سوودیشی دەبی و ئینشاڵڵا لە گرفتە دەرونەکان